بەڵە خۆشەویستان لەگەڵتانە بەردەوامین بێگومان تەوەریکی تری ئەمڕۆمان باس لە خۆناغ و واخ و تێگەیشتن لە تەمەنی هەرزەکاری ئەەکەین هەمیشە وتومانە تەمەنی هەرزەکاری تەمەنێکە کە زۆر ئەبێ بە وریایی و مامەڵی لەگەڵا بکەین و بتوانین ئێمە لە سەرەتای ئەوەی بەر لەوەی بچێتە تەمەنی هەرزەکاریەوە پێویستە خێزان بتوانێت بناغێکی باش بۆ منداڵدا بنێت جاچ کوڕ بێ جاچ کچ بێ بۆی کە بتوانێت کە کەوتە تەمەنی هەرزەکاریەوە مامەڵەیەکی دروست بکە هەڵسو کەوتێکی باشتر بکە کە خۆمان زانی تەمەنی هەرزەکاری لە ڕووی گۆڕانکاری جستەیەکان وە گۆڕانکاری مامەڵەکردن و گۆڕانکاریەکانی کە لە ڕفتاری ئەم کەسەیە دەرەکەوێت هەم لە ناو ماڵ و خێزانە هەم لە ناو سیستەمی خوێندنە هەم لە ناو کۆمەلگاشە ئیتر ژینگە و کۆمەلگاش کاریگەری تەواویان هەبێت لەسەر ئەوەی کە ئەم هەرزەکارە چۆن بتوانێت ڕفتارکە چۆن بتوانێت مامەڵە بکات چۆن بتوانێت ڕەفیقی باشێ بێ ئەمە بابەتێکی زۆر بەفراوانە بەڵام ئێمە پێمان خۆش بوو ئەمڕۆ گفتوگۆ بکەین لە سەر ئەو تەمەنە هەستیارە وەزایدەن ئەو کەسانەشی کە لەم تەمەنەیان خۆیان چی ئەڵێن خۆیان چۆن هەڵس و کۆتەکان خۆیان چۆن پرسەکەن هەمیشە وتومانە زۆر گرنگە چ کوڕ بێت چ کچ بێ کە چوە تەمەنێک و گۆڕانکاریە جستەیەکانی بەسەراحات ئەگەر لە سەرەتای پەروەردەکردنیەوە دایک و باوک توانی بێتی وەکو هاوڕێ وەکو کەسێکی نزیک قسەی لەگەڵاکە شتەکان نامۆ نابێ بەلایەوە و ئەتوانێت بە ڕێگایەکی تەندروست مامەڵە لەگەڵ تەمەنەی خۆی بکە بۆیە گفتوگۆکەین لەسەرم بابەتە بێ میوانداری زۆر بەڕێ خات و ئیمان سەلام وەکو دەروونناس و ڕاهێنەری پەروەردەی و گەنجێکی خۆشەویست هەرزەکارێکی خۆشەویست کاکەداریۆ دڵزار کە بەڕێزیان لا دووشان لە ستۆدیۆ لای ئێمە میوانن زۆر زۆر بەخێر بێن بەیانیتان باش سپاس مامەتەبوونتان خاتویمان باس سەرەتا لەوە دەست پێ بکەین تەمەنی هەرزەکاری پێڵێن تەمەنێکی هەستیارە چۆن بتوانین ئێمە پێش ئەوەی باسی هەر تەمەنێ بکەین کە پێشینەی هەبێت چۆن ئامادەکاری بۆ ئەم تەمەنە بکەین بە تایبەتی لە ڕووی خێزان بەڵێ خۆی تەمەنی هەرزەکاری یەکێکە لەو تەمەنانەی ئەتوانین بڵێن هەم خۆشترین بەشی تەمەنی مرۆڤە و هەم لەگەڵەوە شادوایین بڵێن حساسترین و پڕکێشەترین تەمەنیشە چکە لەم تەمەنەیە لە هەندێک بابەتە مناڵن هێشتا نەگەشتونەتە ئەوەی کە بتوانن قەرارێک بدەن یاخود بەرژەوەندی خۆیان بە تەواوەتیەک لایکەن و لە هەندێک بابەتیشان خێرگەورن کەواتە تۆزێک لەم تەمەنەیە سەر لێ شێواویان پێوە دیارە بێ بۆیە مامەڵەکردنیش لەگەڵیانە حساسە تۆزە هەنێجا ئێمەش سەر لێ شێواوەکەن ئێمە گەورەش سەر لێ شێواوەکەن لەبەرەوەی هەنێ ڕفتارەکەن هێشتا ڕفتاری مناڵیەنە تیان نەپەڕاندووە و هەنێ ڕفتاریشەکەن کە زۆر گەورانەترە لەو تەمەنی کە ئێستا ئەمانیتیان ئامادەکاری بۆ ئەم تەمەنە وەکو باسمان کردوتمان هەستیارە بەم شێوازە بە ئامادەکاریەکەشی هەستیارانە بێ ئەبێت شتێک بێت تێکەڵە بێت لە تەمەنی مناڵی و لە تەمەنی گەورەتی یعنی شتێک بێت نیمچە گەورەیەتێکی پێوە دیار بێکە مامەڵی لەگەڵاکەی هەم هەست بۆ ئەوە بکەی کە ئەم تازە بەم قۆناغی هەرزەکاری ئاشنا بێت بۆیە هەنێ شتێ لی نەگریت یعنی هەنێ قسە هەیە بنمونە لەوانەیە مەبەستی لە بێڕێزی نەبێ کە تۆ بەناوی خۆتەوە بانەکات لەوانەیە حەز بکات وەکو هاوڕێیەک بانت بکە ئێمە وەکو گەورێ نابێ بڵێ کاک فڵان کەس ئەبێ بڵێ دادە فڵان کەس بەس قەیچێکە لەویایە ئەو حەزەکە ئەو قۆناغە مناڵیەت تێپەڕێنێ و هەز بەبوونی خۆیەکە خۆی بسەلمێنە قەیچێکە با بەناوی خۆتەوە بانت بکە ئێمە هەنێ جارێن لە ناوەندە پەروەردەیەکانە مەمساکان ئەڵێن هەنێ شتەکەن مەبەستیان لە بێڕێزی نییە بەڵام ئەو تازە ئاشنا ئەبێ بە قۆناغی گەورەیەتی و بەرەو پێگەیشتن هەنگاوەنێ بۆ هێشتا ئەو مۆرکی وەرنەگرتووەکە وەکو کەسێکی گەورە تەعامل کات و هێشتاش ئەوەنە نییە قۆناغی مناڵەکەی تێپەڕاندووە وی لەم کاتێ ئەگەر زۆر وریانە بین بە هەڵە مامەڵیان لەگەڵاکەین و ئەو کاتە هەم خۆمان لە بەرچاویانان وێنەکەمانە شێوێنین هەم ئەوانیش متمانەمان پێ ناکەن ئیتر دواتر کە تۆ ئەو نەوتوانی ببیتە شوێنی سیقە لە لای کێشەشی هەبێ نایەتەلات باسی ناکات بۆت و لەو کاتە بۆشایی دروستە بێت لە بینی گەورەکان و قۆناغی هەرزەکاریە کە ئێستا گەورەترین کێشەی گەورەکان لەگەڵ یاناوڵێ شتمان بۆ باس ناکەن شتمان لێ ئەشارنەوە ئەچنە دنیای خۆیانەوە حەزیان بە گۆشەگیریە لە ژوورەکەی بەداخەوە پەنا بنێ بەر کۆمەڵی کەس لە دەرەوەی ماڵەوە هاوڕێکانیان ئەمە لە چیەوە سەرچاواگرێ کە خێزان خۆشەویستی نەدات بەم مەرحەلەیە چکە لەم مەرحەلەیە هەستەکانیان ئەحساسەکانیان خێرا گەشە ئەکات و زۆر پشت بە عاتیفە ئەبەستن عاتیفە لەم مەرحەلەیە زۆر زاڵە بەستەریانە جلم کاتەیە گەردەیک و باوک نەزانێت چۆن عاتیفەی مناڵەکە ڕاکێشان هەرزەکارەکە ڕاکێشە بەلای خۆیان دڵنیا بە لە شوێنێکی تر بەدوایە ئاگەڕێت لە هاوڕێکەی لە ڕەگەزی بەرامبەر لە کۆمەڵەیەک کە ئەزانێت لەویا حسابی بۆکەن لەم مەرحەلەیە گرنگترین شت ئەوەیە کە حساب بۆ ڕەئیان بکرێت چکە بەڕاستی ڕەئی جوانیشیان پێیە هەندێک جار ئەوان پێی بەشتی وە ئەبن ئێمە لەبەر مەشغوڵی ژیان پێیمان پێ نەبردووە یان نایزانین و ئەنجا بەتایبەت ئەم جیلە زیرەکن لە هەندێک
بیرکردن و مەسائل بەتایبەت تەکنۆلۆژیەکان فکری زۆر جوانیان پێ لە دیزاینکردنی ناوماڵە لە تێکەڵکردنی ڕەنگەکانە قەیچەکە پشتیان پێ ببستین کە ماڵەکەمان دیزاینەکەین گۆڕانکارێکین ڕێی تۆ چۆنە لەسەر ئەم ماڵیان بچین بۆ چ شوێنێک بەڕای تو ئەم جارە سەفەر بۆ چ وڵاتێ بکەین بۆ چ جێگایەک حەزەکەی لەگەڵ کام خانەوادەیە بچین بۆ سەیران قەیچەکە بەڕێی ئەمیشی تیا بە دڵنیا بە ئەگەر خێزانەکە بەم شێوازە مامەڵی لەگەڵا بکەن دواتریش کە بۆیە پێگەیشت و پێگەیشتویە کە بێت کە خاوەن قەراری خۆی زۆر باش جا باشین لای کاکە داریۆ زۆر بەخێر بیت بانی باش حەزەکەم تەمەنە بزانم 16 ساڵی تەمەن درێژ بیت تۆ بۆمان باس کرد مە باسی تەمەنی تۆکەین بەم تەمەنەی تۆی تر بزانین تەمەنێکی هەستیارە خاتوویمان باسیەکە بەس پێشووی باسی ئەم تەمەنەی خۆکەی تۆ لە مناڵی تۆ لە قۆناکانی خوێندن تۆ خێزان دایک باوکە چۆن بوون لەگەڵدا مامەڵەکردنیان تا بتوانانی تۆ لەگەڵیانە ڕەفیق بێ شتێکم پێویست بێ بە باوک ماڵێم بە دایک ماڵێم بۆی کە بتوانم شتەکان لە بەردما قورس نەبێت پێشەکی زۆر سپاسی بەرنامەکەتان دەستان خۆش بێت ئەو شتانەی مامۆساوتی من لەگەڵ یا هاوڕام جا تەبعاً دایک و باوکیش زۆر دەورە بینێت هاوکارمان بوون ئێمە لە مناڵیەوە من دایک و باوکم هاوکارم بوون لە شتەکانە ینی وەکو هاوڕێ توانی مەقسەیان لەگەڵا بکەم دایمەن ینی ئەوە نەبۆ شتیان لێ بشاریتەوە ئەمانە ینی زۆر دەوریان بینیوە لە سەرکەوتنەکانمان هەل لەبنەوە خێزانیشیان لە ڕووی پەروەردەیشەوە وڵی لە هەردوو ڕۆکەوە ینی لە هەردووکیا هاوکارم بوون ینی کە پێویستم پێیان بووە دایمەن لەگەڵ مابوون و ئەوەی کە تەمەنی من پێویستی پێێتی ئەوان بۆیان کردوم خوا لێکتان نەکا یەخوا جا تا چەند خۆت لەگەڵ ئەوانە هاوڕێیت ئەگەر شتێک هەبێت لە دڵتا دەجاتەوەی کە بۆ نمونە بە کەسێک لە دەرەوە بڵێ هەچنانە سەلم تەمەنەی تا هاوڕێ زۆر بنیام ئەتوانێت متمانەی بکە یا هاوڕێتی نزیک دروست بێت بەڵام ئەگەر شتێک زۆر زۆر بەلا تۆ گرنگ بێت تا چەند ئەو متمانەی لە بینی تۆ دایک و باوکتا هەیە بە دایک و باوکتی ئەڵێ وڵی طبعاً زۆر گرنگە بە دایک و باوک بوتێ ئەم شتانەوە لەوەی هاوڕێ بڵیت جان خۆت ئەگەر قسەیەکت هەبێ بە دایک و باوکتی ئەڵێ من خۆم هەر قسێکم هەبێ پێیان ئەڵێم ئەوەنە بەڵام طبعاً زۆر شتیش هەیە کە لەگەڵ هاوڕێکەیە زیاتر مرتاحیت بۆیان باس بکەیت ڕێز ناهێڵێ ڕێزێک شەرمێکەیە لە بین دایک و باوک و مناڵ جا طبعاً بعضی شتێک ئێمە پیاە ئەڕۆین سەردەم و جیلی دایک و باوکمان جیاواز بووە زیاتر هاوڕێکە و لێو تێگات زیاتر توانین لەگەڵ ئەوە گفتوگۆ بکەیت بەڵام طبعاً دایک و باوکەش دەورە بینێ لەویە ئەگەر دایک و باوکێکی هاوکار و باشە خاتوویمان ئێمە وەکو کورتۆ زێنازمانەیە لە ماڵەوە با باسیڵکەوایە داریۆ ئەگەر بینە سەر ئەوەی کە پرسیارکردن بابەتێکی زۆر گرنگە ینی زۆر جار تەمەنی هەرزەکاری زۆر جار زۆر پرسیارەکەن زۆر پشتگوێخرێن ئەمەوایان لێ کاکەیتر وەک کۆشەکی گیان لێبێ کە تۆ وەڵامی پرسیارم نێتوی تە پرسیاری کەی ناکات بە تایبەتی بۆ کچان تۆزێ شەرمنترن لەگەڵ ئەو قۆناقی کە گۆڕانکاریە جەستەیەکانێت لەوانەیە وەکو کوڕ نەبێت کومەڵە گۆڕانکاری هەبێت کە خۆی بەلایەوە نامۆ پێشتەکە چەند گرنگە دایک بە تایبەتی دایک ڕێخۆشکەرێک بێ بۆی کە ئەم بابەتە شتێکی نامۆ نییە ئەم بابەتە شتێکی سروشتیە ئەم بابەتە تۆ توانی پرسیارکەیت لەسەریت ئەم بابەتە تۆ توانی لە من نزیک بی نەک بەردەوام ئێمە سەرکوتیانکەین بۆ واکەی هەستە بڕۆدەی بچۆ بۆ ئەمە بۆ ئەوە بۆ ئەوە وای لێکەی ئەم مناڵە لای خۆمان پێڵە سیوای بێتەوە لەگەڵتان چۆن هەڵبین لەگەڵ ئەم بابەتەیە بە تایبەتی مەبەستم بوو بۆ کچان کە ئەوان تەمەنێکی زیاتر و لەوانەیە گۆڕانکاریەکانی ئەوان تۆزێ جیاوازترە بێت بەدڵنیاییەوە بابەتی پرسیارکردن گرنگترین مەرحەلەیە لە هەرزەکاریە چونکە پرۆسەسی پرسیارکردن ڕەبتێکی زۆر باشی هەیە بە گەشەی عەقڵیەوە ئەمانیش لەم تەمەنەیە گەشەی هەم عەقڵی و هەم جەستەییان لە پێشە لەبەرەوە پرسیار زۆرەکان لەسەر جەستەی خۆی کە بۆ گەشتووە بەم قۆناغی کامڵیە کە خەریکە بەرەو کامڵبوون ئەڕوا لە پڕ شتەکان ڕوو ئەدەن لە پڕ قەبارەی جەستەی لە قەبارەیەکەوە گۆڕێ بۆ قەبارەیەکی تر لەم کاتەیە گرنگە و ئەساسترین شت ئەوەیە هەر پرسیارێکی کرد بە شێوازە زانستیەکە جوابی بیتەوە وەلی نەشاریتەوە وەشتەکان بە شێوازێکی وا لێ نەکەی کە ئیهمالی بکی پشتگوێی بخەی بە جارێک دوانچکە زۆر حساسن هەر ئەوەن دەزانیان بە پرسیارە تۆ ئیزعاجە بیت جاری دووهەم لە تۆی ناکەنەوە چن بۆ شوێنێکی تر بەدوایە ئەگەڕێن یا هەنە جارانە خۆیان ئەزمموی شتەکە بکەن بۆ ئەوەی بزانن بن منە هەڵەیەەکە پێش ئەوەی بیکات یە پرسیار لە تۆکە ئەڵە باشەگەر ئەم شتە بکەم کاردانەوەی تۆ چێ بێت تۆ پێڵی جوابی نایتەوە ئیهمالی ئەەکەی یان بە نەوعێکی نەوەکان ئەی ترسێنیت کە ترساندن زۆر خراپە لەم مەرحەلەیە خۆیەکی ئەزمونیەکە بۆی وەڵامەکەی دەستکەوێت بەڵام ئەگەر تۆ لەو کاتەیە وەڵامەکە دایەوە بە شێوازێکی جوان بۆ ڕوون کردەوە هەم لەو کاتەیە قاڵبی تۆی بۆ دەرەکەوێت کە تۆ لە مستەوایەکی بەرزەوە قسەی لەگەڵ ئاکەیت نەگەوەی کە نەیزانی لەم تەمەنەیە خۆیان
کە ئەمە شتێکی زۆر ڕاستیشە خۆیان بە کەسێکی زۆر ڕاست ئەبینن خۆیان بە کەسێکە بینن کە ئەو شتانی ئەوان بیری لێ ئەەکەنەوە تەواو بەم شێوەیە بەڵام دیوێکی تری ژیانەکە نەیان دیوە هێشتا ئەلم دنیا دیدەنیەی خۆیانەوە ئەگەر تۆ وریان نەبیت بە شێوازێکی ڕاست و دروست بە زانستیان و سەردەمیانە بۆی ڕوون نەکەیتەوە لەگەڵ یاداغڵ نەبی دڵنیا بە ئەچێت غەڵەتەکە ئەکات لەو دیوی غەڵەتەکە ئۆگەڕێتەوە لە کاتێکا کە ئەو شتێکە لە تۆی پرسیوە لەبری وەڵامەکەی دەست نەکەوتووە هەوڵای خۆی بەدوایە بگەڕێ و تۆش بە نەزان ئەبینێ لەو کاتەیە ئیمان خان ئەمان حەز ئەەکەن هەندێک بابەتی خۆیان تاقی بکەنەوە لەوانێ دایک و باوک تۆزێک لامەنا سەختگیر بێت هەندێک هەڵا هەیە وەکو با بڵێن بەشێک لە ژیان لەوانەیە مرۆڤ ئەبێ بم قۆناغانەیە تێپەڕێت خۆی ببینێ ڕاستەکەی بۆ ڕوون بێتەوە اینجا بکەوتە سەڕێکە ڕاستەکە بەڵام دایک و باوک زۆرە ترسە لەم کاتانە ئێماڵێن نەڵێن تۆ بە شێوازە دروستەکە بۆی شی بکەرەوە بەڵام ئەمە بە قسەکردن ئاسانە بەکردار زۆر سەختە دایک و باوک لەو قۆناغەیە کە بوون منە هەڵەیەکی لە مناڵەکەی بینی یان ئەزمونێکی لە مناڵەکەی بینی بەتڵی دایک و باوکەکە نەبوو بتوانێت خۆی ڕابگرێت شێوازە دروستەکە بەڕاستی چۆنە بۆەوەی کە نە مناڵەکە هەرزەکارەکە دوور بکەوێتەوە لە دایک و باوکەکە نە ئەوەش بە خۆڕاگریەکە لە دایک و باوکەکە لە ناو بچێت دەستخۆش پێدانی سربەستی کە ئەوە گرنگترین شتە وای لێ بکەن سنوورێکی ئازادی تاکە کەسی خۆی هەبێت لانی کە من کە ئەڵم ئەمە ڕوون ئەەکەیتەوە بۆی زۆر جار بەشێک لە هەرزەکارەکان شتەکەشی بۆ ڕوونەکەیتەوە بەس وەکو بەڕێستان تا حەزەکە تاقی بکاتەوە لەم کاتەیە ئەرکەکەی سەرشانی خۆتت بەجێ هێناوە تۆ بۆ دڕون کردوتەوە شتەکە داوەتە دەستی ڕێگەکەت نیشان داوە تو تا ئەگەر ئەمە بکەیت ئەمەی دێتە بەردەمت کاتێککە بەسەریایەت ئەو کاتە شکۆی تۆی لەلا گەورەتر ئەبێکە ئەڵێ پێی وتم بەڵام من هەر کردم ئەو کاتە خەڵەتەکە ئەخاتەوە خۆی ئەخاتەوە سەرخۆی نایخاتە سەر تۆ بەڵام زۆر جارە بینین لاانێ خۆشمانم قسەیمان کردبێت بێتمان کەسێک نەبووە پێم بڵێ فڵانە شت مەکە خۆزگە پێیان بوو تمایە بۆی نەم کردایە بەڵام ئەگەر لەو کاتەیە تۆ وتبێتت وەکو دایکێک وەکو کەسێکی گەورە وەکو باوکێک بە تایبەتی بۆ کچان پێشی کەوتبێتی پێت وتبێ تۆ گۆڕانکاری جەستەیەکانت بەم شێوازەیە ئەگەر فڵانە ممارەسە تاقی بکەیتەوە فڵانە شتت بەسەر دێت لە داهاتوو ئەی کات هەڵەکە ئەکا بەڵام ئەڵێ کە پێی وتم پێشتر کاتە خەتا لە خۆمە خەتا لەوان نییە خەتا لە پەروەردەکارەکانم نییە کە ئەوان دەمیان لەسرم بوو ئاراستەیان ئەکردم ئەدڤایسیان ئەیامێ ڕێنمایان ئەکردم بەڵام من خۆم بووم کە ئەمەم حەس پێ کرد و تاقیم کردەوە دوجاریش لەم قۆناغا ئەتوانین بڵین قۆناغێکە بە تاقیکاریدا ئەنرێت ئیتر ئەم تاقیکاریانە هەم هەڵی تێئەکەوێ هەم ڕاستیشی تێئەکەوێ باشە خاتومان خۆی زۆر کات ئەم سربەستی تۆ باسیەکەی ڕاستە ئەگەر بە پێویست بیتێ ئەو کەسە نامۆنابێت و وە تووڕەژ نابێت لە شتەکان بەڵام زۆر جارم سربەستێت تێپەڕە بێت یعنی ئەگەر ئێستا تۆزێ باسی سەردەمەکانیش بکەین ئێستا ئێمە لە ڕابردووە کۆمەلگا و ژینگەشت دەستیانە بوو لە پەروەردەکردنی ئێمە بۆ منە چوومە کۆڵان لەگەڵ ڕەفیقەکەمە یاریمانە کرد دراوسێکەمان نانیانێ چاینێ لایەنە کۆمەڵایەتەکانمان زۆر زۆر گرنگی پێیا بوو فێریە بووین چۆن قسە بکەین ئێستا لەگەڵ ڕێزم لە بەرۆی دایکەکە لە سیتیەکە ژید دەرگاکە لە مناڵەکەدا خاژوورێکی تایبەتی خۆی هەیە کۆمپیوتەر ئێستا تەکنەلۆژیا پێشکەوتووە مۆبایل و ئایپاد و کۆمپیوتەری خۆی تایبەت هەیە ئێستا ئەبینی کۆمەڵی کێشە دروست بۆ لە سەرمانە خۆت باش کرد لەوانەیە لایەنە ئەرێنەکەی زۆر زۆر سوودی لێ ببینن بەڵام لایەنە نەرێنەکەی بەداخ و باڵی کێشەوە لە زۆربەی توێژەرەکان لەناو خوێندنگاکاناڵێ ڕۆژانە لەوانەیە بە عەلاقەی گەورە فەیب بکری بەم گەنجانە باشە کچەکان ئەو ساتێکەڵی خزم و کەسوکارە بوون و کۆمەڵە نەریت فێرە بوون و ئەگەر بە دایکەکەی نەوتایە بە پوریەوت بە پوری نەوتایە بە کچی خاڵەکەیوت ئێستا و پەیوەندیانە تۆزێ بەداخ و دوور بۆت دوور کەوتونەتەوە سا کچەکە پەنابە بۆ کۆمەڵە سێرچینی خۆی دوای تۆڕە کۆمەڵایەتەکانەکەوێ ئەنجام تەمەنش کە تۆڵی هەموو شتێ بەڕاستە زانێ ئەوێ زوو بەر شتەکان بکەوێت بە پێی زەمەنەکان گۆڕانکاری هەیە کەواتە ئێمە چۆن بتوانین مامەڵەیەکی وای لەگەڵکەین بە پێی ئەو کاتەی خۆی و بەڵام نەشتێتە سەر ئەوەیە بچێتە بەردەم هەموو ئەو شتانێک کە خراپە کەواتە لەم قۆناغی ئێستا کە ئێمە تیاژین بارودۆخێکی وامان هەیە لە ڕژینگە و کۆمەڵایەتی و بابەتە تێکەڵبوونەکانمانەوە چۆن چارەسەر بکەین چۆن هەوڵ بین لەگەڵ یا خۆمان بگونجێنین بەدڵنیایە گرنگترین شت ئەوەیە کە بتوانین لە کاتێکا کە ئەم شتێک کە ئەم ئەیکات کە هەڵەیەکە کە بنمونەڤی پێکە کێشێت بنمونە شتێک ئەکا کە لەگەڵ قیەمەکانی کۆمەلگایە گونجاو نییە لە کاتی خۆیان و لە شوێنی خۆیان ڕێک لەو دەقەیە قسەی لەگەڵا بکەین نەک بۆی دوا بخەین نەک بۆی کۆ بکەینەوە
بازە لە دایکباوکەکانەڵێن شتەکە ئەبینم پێوی خۆمی لە گێژەکەم بۆ ئەوەی نەزانێت کە من ئەزانم ئەو شتە ئەکات بنمونە باوکان زۆرم شتاکەن ئەڵێ جگەرە بە کوڕەکەم ئەبینم یان بە کچەکەم بینی و بەس خۆمم گێژ کردومە بەدایکی متۆ پێی بڵێکە باوکت نازانێت کە من لەم کاتێ هەڵەترین شتە ئیکات چونکە هەرزەکارەکە ئەو پەیامە ئەدا بخۆی کە من ئەتوانم ئەمە بکەم بەڵام ئەو لێم ئەترسێ بۆ یەکانایەت حەسەبەی من بکایە لێم بپرسێتەوە یەکسەر ئەمە لەم کاتەیە گرنگترین شت ئەوەی ڕاستە و خۆکە ئەبینێ جگەرەکە کێشە بچێتە بەردەمی بۆی ڕوونکاتەوە پێی بڵێکە من ئەدبینم ئەترسێ ئەڵێ سنووری ڕێزەکە ئەشکێ لە نێوان بیلفیعل بەس ئێستا ئەم شتا لە چاو جیلی کۆنا فەرقی زۆر زۆرە بتێ و نەتەوێ خۆیان ئەم کرانەوەیان دروست کردو باوکو دایکەکانی ئەم جیلە ئەم سەردەما یعنی ئەمەندە کرانەوەی هەیە لە ناو ماڵە ناڵەکە زۆر قسە هەیە زۆر شت هەیە زۆر بابەتی ئیکاتەوە بۆ ناتوانێت ئەو نکرانەوەی هەبێ دانیشە گفتوگۆی لەگەڵ بکە لەسەر جگەرەیەک یعنی باوەک ئەبێت لەم ئاستە قورسایی خۆی بمێنێتەوە بەس لەو کاتەشا چۆن پێی ئەڵێت چۆن پێڵێ کە تۆ نابێ ئەم جگەرەیە بکێشی بە تووڕەبوون بە هاوارکردن نەخێر ئەبێ داینیشێنێت تەکید بە لەم تەمەنەیە بەس دای بنیشێنە حسابی بۆ بکە وەک گەورەیەک وەک خۆت دای بنیشێنەوە بەیەکەوە قسە بکەن دڵنیابە بە قسەتەکات دڵنیابە کەم کات حەزەکەم کاکەداری و خۆی لێرە یعنی لەو تەمەنەیە ئەزانێت کە کێشەی گەورەیان ڤایپە کێشەی گەوریان ئەمانەیە کە لەم تەمەنای خۆ سوشیال میدیا بەخراپ بەکارێنن ئادی وەرە بە خۆمان بێنین بەرچای خۆمانە گەردایک و باوکمان لەگەڵماندا بنیشێ و حسابێکی کەسێکی گەورەمان بۆ بکات چۆن بە قسەی ناکەین بەس کێشی ئێمە ئەوەیە لەم کاتێ باوکەکە تووڕە ئەبێ هەڵ ئەچێت هەناسەی تون ئەبێ دەست ئەکا بە عەزێدانی هەرزەکارەکە لەم کاتێ هەڵگەڕانەوە دروستە بێت بەیەک ئەگەر تۆ هاتیت زیرەکانەتر لەو مامەڵەت کردار نیشان بۆ دڕون کردەوە کە ئەگەر زۆر جارە لە باوکە تۆ بۆ خۆت ئەیکێشی ئەگە بۆ دڕون کردەوە سیارێکی سەرەکی بیلفعل یعنی ئەڵە تۆ بۆ خۆت دەیکێشی ئەگەر تۆ بۆ دڕون کردەوە من نەخۆشی سیەکانم گرتووە من کۆکەیەکی خراپم هەیە من ددانەکانم زرد بووە من بینی پەنجەکانم زرد بووە تۆش ئەتەوێ واد لێبێ ئەگەر ئەم نمونەیە بینی من زەرەرم لی کردووە کوڕی من قازانجم نەکردووە لەبەری من زەرمەندم ئەمەوێت تۆش زەرمەند نەبی ئەمانی بۆ ڕوونکەیتەوە ئێمە چەند کەیسمان هەبووە لەسەروی کە باوکەکان بەم شێوازە مامەڵیان کردووە بەڵام کە من بەداخەوە باشە کە من کە ئاوە مامەڵاکەن دڵنیابە وازیشی لێ هێناوە هەرزەکارمانە بوتێتی یەک جار قومێکم لێداوە بزانم چییە ئەمە کە تاقیم کردوەوە زانیومە باوکم کۆکەیەکی زۆر ناخۆشی هەیە شەوانە ئەو دقەیەش تاقیم کرۆ سرم کرۆ تووشی کۆکەیەکی کردومە خەر یەکەم جارکەی کێشی تووشی کۆکەت ئەکا یەکسەری وت خۆم هەستم کرد کە ئەم شتێکی خراپە لەبەرەوەی باوکم نمونەیەکی زیندووە لە بەردەمما کە کۆکەیەکی خراپی هەیە کە هەستەکەم دانەکانی زەردە گەنجی ئێستا هۆشیارە ڕۆشنبیرە باوەڕ کە بە زەبروزەنگ ناتوانانی کۆنتترۆلیکی گەنجی ئێستا تەنها بە گفتوگۆ شت چارەسەر ئەکرێ لەگەڵیا کاکەداری و حەزی خولیای خۆت چییە؟ وڵای حەز و خولیاکانی من ینی زۆر ئیشکردنە لەسەر داهاتوم لە ئێستاوە خوێندنەوە و تاوان بەشداریکردن لە چالاکیەوە لە قۆناغی چەنای لە خوێن من قۆناغی یانزەم پۆلی دەورت چۆنە؟ لەخوا بەجابە لەگەڵ دەرس و دەورە باشینەوەمانەوە تاوان خەیەکی باشە داناوە بۆ 12 پلانێکی باشم داناوە بەڵام بەداخەوە ئەمەی لە ناو ئێمە زۆر هەیە لە ناو خوێندکارانە ئەوەیە زۆر مشکلەمان لەگەڵ سیستەمی پەروەردەکە هەیە چی لە چی گلەیتانە یان حەستانە کرد چۆن بێت وڵی خۆی تاوان ناکرێ هەموو شتێ بە حەزی ئێمە بێت بە حەزی ئێمە بێشتەکەخوای کردیش الله هاتم دویان لە تۆ گەڕوە باش سەبوونە ئەبێت منهەجەکە وای لێبێ کە سە خوێندکار بەڕقەوە سێری مەکتەبەکات زۆر بە شوێن بە ناخۆشی بینێت ینی ئەبێ واو لێ بکەن کە سەبوونێمە لە زمانەکان ئەوانەی زمانەکانی خوێنی بۆ ئینگلیزی و عەرەبی نەوعینیە منهەجەکەی کە لێوەی فێربیت ئەو ئینگلیزی ئێمە فێربووین لە سوۆشیال میدیا و لە مۆبایل و لە ئایپاد و مناڵیەوە لەوە فێربووین جا بەشی زۆرمان لە عەرەبیا خراپین لەبەرەوەی ئەوە بۆ ئەوە حازرە ناکات بۆ نەوەڵین کتێبەکانمان پەروەردەکەمان تێگەی بەڵام تەبعاً ناشکرێت هەموو شتێ بەدڵی ئێمە بێت بەڵام دەستکاری بکرێت و بگۆڕێت باشە بێت بەڵام مەشکرێ بۆ نمونە ئەمە سیستەمی خوێندنانی بۆ نمونە توانێ شوێن عەرەبی خوێنی دانێم زمانی من نییە بەڕاستی بەڵام پێویستە مامۆستا زۆر تەرکیز خاتە سەرەوەی کە ئێوە بە باشی فێر بن و پێدان بگات هەستەکەی کەم و کوڕێکە زیاتر لە چیا بینیتەوە ئەو شێوازە کلاسیکەیە کە لە ڕابردووە هاتووە تا ئێستا لەسەری بەردەوامین یاخود لەگەڵ پێشکەوتنەکانانین بۆی کە تۆ بتوانانی لە کۆمەڵە دەرسا کێشت نەبێت و نمرەی باشی تێدا بێنی وڵی بێگومان کێشەکەوەیە لەگەڵ ینی هەروەکو پێشوو ماوین نەگۆڕاوە سیستەم و نەوەکە ئەی بە گۆڕانکاری پشکۆلە کراوە
بەس ئێمە جیلەکەمان گۆڕاوە بەڵام لەو شتەیە هەرماوینەتەوە لە شوێنی خۆمانە یعنی سا بۆ نمونە شێوازی باشکردن باشتر هەیە کە ئێمە فێری ئەم زمانانە ببین سا بۆ منە ئەوەنەی ئێمە لە مۆبایل و لە تەلەڤیزۆنەوە فێری ئینگلیزیەکە بووینەوە لە مەکتەب فێر نەبووین مەکتەب وەکو تاواکەرێ بۆی بەڵام ئێستاش هەماهەنگی هەیە عنی خاتوویمان بۆ نمونە ئێستا کاکەداری و باسی گرفتێکی یەکسەر چوو بۆ خوێندنگە ئێستا لە ماڵەوە دانیشی لە کاتی ناخواردنە دڵیان بەخوا باوکو دایک ڕێزمانێ لێرەوە بووی هەر پێشیشان پرسیارەکاری لەگەڵ مەکتەبا چوانی پێ دووتووە کەم کێشانەمانەیە لەگەڵ ئەم زمانانەیە چکە دوجاریش باوکو دایک ئێستا تەلەفۆن هەیە تە پەیوەندیە کا مامۆستا بۆ چیم گرفتە هەیە ئەم پەیوەندیەتان دروست کردووە بۆی کە بتوانن کێشەکان بەرەو چارەسەر وڵی بەگشتی خوێندکاران ئەم پەیوەندیان نییە لەگەڵ ماڵۆیانە بەڵام من وەکو خۆم دایمەن پێم وتون ڕێزیشان لێم گرتووە بەڵام ئەوەیە وتویانە ئەمە بە ئێمە ناگۆڕێت ئەبێ لەگەڵ یا خەریک بیت یعنی پۆلی 12 و لە بەردەمایە تۆ پۆلی 6 لە بەردەمایە نابێت لەم کاتەیە بی لەوانە بکەیتەوە چکە من هەج بەو ساڵ بە تۆ ناگۆڕێت سایەکە بکە لە هەمووی باشترە جا ئیمان خان ئێستا کاکداری و باسی شتێکی جوانی کرد خوێندن و پەروەردە و ئەم بابەتانە بەڕاستی ئێمە هەر کاتێک باسی پەروەردە ئەکەین بۆ هەرزەکار زیاتر تیشمان دەچێتە سەر دایک و بۆ بەڕاستی گرنگە بەڵام تەمەنێکیشە ئەم تەمەنە کە ئەو بەشێکی زۆری ژیانی لە دەرەوە بەڕێەکان لە خوێندنگەیە لە کۆمەلگا لە ناو هاوڕەکانیەتی لەم نێوەندەیە مامۆستا پەروەردە چۆنە بێ لەگەڵ ئەمە مامەڵە بکات کە ئەوەی کە کاکداریە وتیتی هەندێک جار بەداخەوە تۆزی بێزاری و بێتاقەتی دروست ئەبێت ئەمە چۆن بڕوێنرێتەوە دەستخۆش ئێمە وەکو ناوەندەکانی خوێندنگە ئێستا ئەمە پەیڕەوەکەینەوە یەک دوو ساڵێکی سەرەتاییە کە هەوڵمان ناوە لەگەڵ پرۆسەی خوێندنەکەیە ئەکتیڤیتی زیاد بکەین چالاکی زیاد بکەین کە لەم تەمەنە زۆر حەزیان بە چالاکیە بە شتێکە کە خود بەڕێوەبردننی تیاابێ عنی خۆیان بەڕێوەبرن مامۆستاکان لە دەرەوەی بازنەکە بۆستن تەنها چیان بکەن گایدێکیان بکەن سەر پرشتێکیان بکەن بۆ ئەمانە جۆرەها پرۆژەمان بۆ داناون کە کاکەداریۆ خۆش یەکێکە لەو خوێندکارانەی لە پرۆژەکانە بەشدارە بنمونە خۆیان نویسپەیپەرێکیان دروست کردووە بەڵێ ئەمە هەدیەی ئێوەیە دەستخۆش بە هەر سێریکیشی بکەین بزانین چێ زۆر سپاس ئەمە تایبەتە بە کەناڵی کورسات بە تیڤ جوانەکەی کورسات چکە زۆر گرنگی ئەدەن بەم پرۆژە و بەم بواری گەنج و ئەوە حەزەکەم خۆشی باسی نیوزپێپەرەکەتان بۆ بکە کەمە پرۆژەیەکە بەس تەنها خۆیانی کەن وەکوتابیانی ئامادەی جونیەر ئەمەیان دروست کردووە باشە چەند خوێندکارێکداریەوەمان باسکە وەکو خوێندکارەکان حەزمان کرد بە شتێکەوە مەشغوڵ بین ینی تەوان لێساوەمە زۆر دەوری هەیە فێرەبیت چۆن وڵای ئەمەلی نەکەمەوە بۆی کەراوە دایبنی لە کتێبخانەکەمانە فێرەبی چۆن ئیشکەی لەسەر شتی خۆت کاکداری وەگەر هاوکارەمانوەریگرن بە عنوانەکانشی دەرکەوێ فەرمو طبعاً فێرەبی چۆن ئیشکی لەسەر شتی خۆت با بڵێن سربەخۆیەکت ئەبێت کە ئێمە ساممان کردو زۆر جوانیش دەرچوە زۆر باشە طبعاً مۆزوعمان باس کردو کە سە بۆ نمونە خوێندکارمان هەبووە کتێبێکی دەرکردووە جا بۆ نمونە شتەکانی کە بەگشتی لە دنیای ڕۆیات ئەو شەڕەکەی سووریایە و ئەمانەیە و جا خۆمان سە بۆ نمونە لە ڕۆژی ئاڵایە چەند چالاکیەکمان هەبوو لە گۆڤارەکەی خۆمانە باسمان کرد مێژوویەکمان لەسەر ئاڵای کوردستان باس کرد کە با بڵین لە کتێبەکانی خۆمانان نییە باشە لە خۆمان باسی چیتان کرد لێکۆڵینەوەیەکمان کرد ئای لە کتێبا هەیە بەس بەو نوعاناکە ئێمە نووسیمانە خۆمان لێکۆڵینەوەیەکمان کرد بە هاوکاری مامۆستاکانمان ینی مەجموعە شتمان نووسیوە مێژوویەکی کورتمان لەسەر نووسی بۆ نمونە ئاڵای کوردستان یەکەم جار بە بۆنی ئەوە لە کۆماری مەهاباد ساڵی 1946 داگیرا ساڵی دوایەوە لە هەمان بەروارە هەڵکرایەوە ئەو بەروارش ئەوەیە کە ئێستا ئێمە ئەمڕۆ یادی ئاڵای تیاکەین باشە داریوجان ئێستا بۆ نمونە باسی ئاڵای کوردستانەکە ئەگەر ئەم پەڕێ ئاڵای کوردستان بێ بە ئینگلیزی نووسیت ئێستا یاخواتە من درێژ نەموتان زمانی ئینگلیزی زۆر باش دەزانن با پەڕی بەرامبەری زمانی کوردی بێت ئێمە ئەوەش ئاڵاکە بە کوردی نووسراوە حەزەکەم باشە پەڕی ئاڵاکە طبعاً بێجگە لە ئەوەش ئێمە بە کوردی نووسیمانە بەڵام شتێکی کەمان کردووە زۆر باش بە هەر سێ زمانەکە بە کوردی و ئینگلیزی و عەرەبی ئامادەمان کردووە ئێمە زۆر باش زۆری خوێندکارمان هەیە با بڵێن عەرەبە کوردی نازانێ ئینگلیزیەکە نازانێ بۆ ئەوە بۆی ئەوانی شتوان بەشدار بن لەگەڵمانە بیخوێنەوەگەیان بە سوودی بۆ ناو خوێندنگاکەی خۆتانەیە یاخود بۆ نمونە بابەتێکی ئاڵای کوردستان
چەند دڵخۆشە بێر بوو خۆت بۆ خوێندنگاکە بۆ شوێنەکە تا بینێری بۆ لەگەڵ دەرەوە ئەوە زۆر چوینەتە ناوەندە پەروەردەیەەکانی دیکەش قوتابخانەکان وەک هەدیە و بۆ هەر شوێنێکیش ئەم ماوەی ڕۆشت بێتین وەکو ئێرش کە هاتین وەک هەدیە بۆیان ئەبین پێشکەشیانەکەین و ئەمەنجی ئەوەمان هەیە لە داهاتوو ئینشاءڵڵە خۆیان ببنە دامەزرێنەری شوێنێکی تایبەت بم پرۆژەی خۆیان و بتوانن بەرفراوانتری بکەن لە داهاتوە. جا زۆر بەلامەوە جوان بوو ئەوەی کە ئێوە ئەوەنە ماشەڵڵا تێڕوانینتان قوڵ و بەرفراوانە داریۆ وتت باسی شەڕی بۆ نمونە سووریاتان کردووە لە شەڕی سووریای باسی چیتان کردو ئێوە لە تێڕوانینی بۆ نمونە هەرزەکارێکەوە باستان ئێستا تەوان ئێمە بۆ نمونە لەبەرم تەمەنی ئێسامان بە کە بەشتیکەوە مەشغوڵین ئاگامان لە زۆر شت نیە ئێستا بۆ ئاگامان لێ نەبوو کە چەند ساڵ لە سووریا چی ڕوویاوە بە کورتی باسیی ئەومان کردو ئەم ڕژێمە چییە چۆن بۆ وەکو ڕژێمە کۆنەکەی خۆمان کە پیاە تێپەڕ بووین باسمان کردووە کە ڕووخاو حاڵ و وەزعەکەمان باس کردو ینی بەنەوەی باسمان کردووە کە خەڵک تااقەتی هەبێ بیخوێنێتەوە شتێکی زۆر جوانمان کردو ئەوەنە فکری جوانیان پێیە باوەڕ کە ئێمە مامۆستایەکمان لە دەوام تایبەت لەگەڵ ئەمان زۆر هیلاک بۆ مامۆستامیر باوەڕکەنی و شۆک بووم کە فکری ئەو نەجوانیان هێناوە یا خوێندکارێکمانەیە حەزمەکرد ئەویش لێرە ئامادە بووە کتێبێکی تایبەت نووسیەوە بە فەزاناسی کە لە ناو ئەم گۆڤارەیە ئەوەشمان داناوە ینی بەجددی ئەگەر بیان وروژێنی قۆناغی هەرزەکاری ئەو بەرگەکەشی ئەوەیە ینی ئەگەر نوسخەیەک هەبووە ئەوشمان بۆ ئەهێنان بەڕاستی ماشەڵڵای لێبێ چۆتە دنیایەکی فەزاناسی واوە هەنی مەشانازی پێوەکەن و قوتابخانەی جونیەر ینی ئەوەنە بیان وروژێنشتی زۆر باش و جوانیان تایە بەس ئەوەنە تۆ فیلدەکان بۆ بدۆزەرەوە ئەوەی ئێستامان پیشان بەرەو بۆ کامێرەکە باوکارانم ئەوەی کتێبەکەمان کتێبی فەزاناسی بە کورتی لە ڕۆژنامەکەیە باسێکی کورتمان کردوتەوە کە کتێبەکە باسی چیەکات و مەش کتێبەکە خۆیەتی و بێژگەلەوە ئەم شتانی کە باسمان کردو زانیاریە گشتیانە باسیش بۆ نە چالاکیەکانی ناو قوتابخانەمان کردو کە باڵێن پێش ئەمانەی کە لێرە وەرزشکردن بۆ نە پێش ڕۆژی ئاڵاوتمانە لەو ڕۆژەیە ئێمە یادی ئەەکەینەوە و چالاکیمانە بێت و سابوونە ئێمە دیبیت کڵبمان هەیە بۆ نەئاوا چۆن سەدانیشتین وەکو دیبیتێک ئەیکەین گفتوگۆنی شەکاتانی و تیمۆرکە بەڵێ بێگومانجا کیوارمان بۆ داناوە لێرەیە بۆی هەڵمان واسی و اینجا ئەممان دابش کردو بۆی خوێندکاران توان بەشدار بن و سوودێکی لێ بینن زۆر بتوانان بەس ئەوەندە بتوانیت بەهرەکەیان بدۆزیتەوە ینی زۆرجار ئەوان لەبەری نادوێندرێن یان کاتیان بۆ تەرخان ناکرێیان دیبیتێکیان لەگەڵ ناکرێت بەس گوێمان لێ بگیرێت زۆر ئافرین خەڵکی زۆر جوانی باس کرد بەس ئەوەنە گوێیان بۆ بگرە دڵنیا بە بەحرێکن لەوەی کە بیرکردنەوەیان زۆر فراوانە چونکە لەبەرەوەی هەخۆمانەڵێن لەم تەمەنە مەسوولیات کەمترە تەنها ئیشە بیرەکاتەوە چی باشە چی خراپە ئێمە لەبەر مەشغەڵەتی ژیان کەمتر بیرمان ئمە مامۆستای ئەوانی نەنە جارانی سەرسامیانە بین زۆر جار ئەڵێن ئەم فکرە جوانانەتان پێەیە بەڕاستیەوە بەرهەمێک ئەگەر ئیشی لەسەر بکرێت بودجەیەکی باشیان بۆ تەرخام بکەن ئیشی زۆر جوانەکە ینی گەشتونە تاوەی لەسەر هەواڵی وڵاتان کۆکەنەوەی هێنن مامۆستاییمان ئەگەر بۆ نمونە ئەمانە کۆمەڵێک لەم خوێندکارە ئازانە و لە تەمەنی هەرزەکاریان و بتوان ئەوە پرۆژەی جوانیان هەبێ ئەمە بە بەڕاستی دڵخۆشکەیە من دەستان خۆش بێ واداری نمونەتان زیابێ و بینێرم بۆ خوێندنگاکانی کە بۆی خوێندکارەکانی هاوتەمەنی خۆتان بتوان ئەوانیش بیرکەنەوەشتی کە بکەن داهێنانی کە بکەن چەند گرنگە کاوا بینی توانای گەنجێکی ئاوا جوان و بیرکردنەوەی جوانی هەیە ئێوە چەنە ڕوویەکی خۆشیانێنێ زۆر جار لەوانەیە کاکەداریۆ ئەم هەمووشتە جوانی لە خوێندنگا گوێی لێ گیرەوەکو خۆی باسیەکە بەڵام بەداخۆ زۆرکار لە ماڵەوە گوێی لێ ناگیرێت سێرەکەی ئەم حەزوهارە زووی دامرچێتەوە چەند گرنگە چەنە تەرجێ ئێمەکەی مامۆسام با لەگەڵ دایکی قسە بکەم لەگە باشی قسە بکەم ئەو هەمانجێ دروستکەم بڵکە لە ماڵی شۆژنگی شوێ بۆ پرەخسێنم کە بتوانێت هەست دەکات لە ماڵی شۆکنیجی پێدرێ ئەم دوو هەماهەنجێ تا چەند واکە ئەم هەرزەکارە بەرە و ئاراستەیەکی باش بڕوات و بچێتە قۆناغێکی باشەوە هەر زۆر دروستە کە ئێستا لە تەواوی وڵاتانی لەسەر ئەو کارەکرێ خوێندکارانی بەهرەمەند و خوێندکارانی عام بەهرەکانیان بدۆزرێتەوە ئەوانشی کە بەهرەمەندن لەگەڵ خانەوادەکانیان قسە بکرێ کە چانسیان بۆ دروست بکرێ زۆرجار هەر سەفەری وڵاتانی تریشیان پێ ئەکرێت لەبەرەوەی خۆیان بەهرەیەکیان هەیە شتەکەتیانە کە بدنەبێتەوە و بەرەو پێشەوەی بەرن
ئێمەش وردە وردە خەریکە لەمانایە ئیشەکەین بەڵام زیاتر لە ناو قوتابخانە ئەهلیەکانایە کە من تەمەنا ئەکەم بچێتە ناو قوتابخانە حکومیەکانیشەوە چکە بەڕاستی ئەوان ئەساسیاتن لەناو حکومەتە بتوانن ئەم لینکە دروستکەن ئەنجومەنی دایبابانمان هەیە بە خێوکاران ئەم ئەنجومەنە کارا بکرێن لە ناو خوێندنگەکانە لە ڕێگەی ئەنجومەنەکانەوە ئەو خوێندکارانێک کە بەهرەیەکی لەم شێوانێ سێ ئێمە خوێندکارەکانمان هێناوە ناوەکانیانمان نووسیوە کۆبوونەی تایبەت بۆ دایک و باوکەکانیان سازەکەین کە ئەوەنە پێیان خۆشە یعنی لەم ماوە لەناو کۆمەڵە دایک و باوکە ڕێزێنانمانیا بەم خوێندکارانی کە ئەم کارەیان کردووە دایک و باوکەکان خۆزگا چاویانتانە بینی خۆزگا ئەو ڕیئەکشنەتانە بینی کە سێری مناڵەکەیانە کردووە مناڵەکەی منە ینی ئەو شتەی کردووە بەڕاستی دایک و باوک هەنێ جارۆک وتم لەبەر بژێوی ژیان و پارە پیاکردن و دابینکردنی لە نەمادیەکە سەری ناپەڕژێتە سەرەوەی کە گرنگی بات بەبارەی خوێندکارەکەی ئیشی خوێندنگەیە ئەرکی خوێندنگەیە کە بەهرەکە بدۆزێتەوە وەک بەڕێستانتان کۆنتاکتێک بکات مامۆستاکەی خوێندنگەکەی و بەڕێوەبەرەکەی هاوکار بێت کە بتوانێت بەڕاستی زۆر بێشت بۆ بەڕێوەبەرە گەڕێتەوە ئەو هاوکار بێ بتوانێت کار ئاسانیان بۆ بکە و بەڕاستیش کاتێک کە تۆ ئەمەد بە دایک و باوک کەم دایک و باوک هەبێ خوێندنگەکە بانی کا بڵێ خوێندکارەکەت بەهرەمەندە و ئەو هاوکاری نەبێت بەڕاستی باشە مامۆستایمانەکو دووە پرسیاری من لە بەڕێزت هەندێک جار ئێمە بەراوردێک ئەەکەین لە نێوان هەرزەکاری ئەم سەردەما و بۆ نمونە هەرزەکارێکە لە ساڵانی ڕابردووە خۆمان بگنیان دایک و باوکەکانمان ئەوەی کە بەراورد دەکرێت بۆ نمونە هەرزەکاری ئێستا جلوبەرگی میوزیکە کە کوێگرێت خواردنێکە ئەیخوا شێوازی ژیانی هەموو ئەمانە زۆر زۆر جیاوازە هەندێک جار بەداخەوە تۆزێک بێ هیوایی دروستە پێڵێن بەخوا لە دەست چون تازە ئەم جیلە تازە بۆ نمونە لەگەڵ ئێمە جیاوازن زۆر زۆر لەگەڵ ئێمە ئەترسن بۆ نمونە لە ڕووی ئینتیمای نیشتمانیەوە لە ڕووی ئەوەی کە هەر تەنانەت ڕۆڵەیەکی با جێی ئەمەل بێ بۆ دایک و باوکی ئەمە بەڕێزت پێم خۆشە بیڵێ ئەوەی کە بەڕاستی ڕوئەیە تا چەند و نابێت ببێتە هۆی بێهیوایی لەمان تێگەیشتنێک بێتەوەی کە بۆ نمونە ئەمە هەرزەکاری سەردەمی خۆیەتی مە دوو دیوی هەیە سەحەرخان دیوێکیان دیوە باشەکەیەتی کە تۆ ئەبێ بەردەوام بەراوردکاری بکەی لە بینی خۆت سەردەمی خۆت و لەگەڵ سەردەمی مناڵەکەت بۆی بزانی چ شتێکە خۆت کردوتە و زیانت لێ بینی و نەیەڵی مناڵەکەت پێی تێپەڕێ و کامەش بۆ خۆت سوود بەخش بووە بیگەێنی بۆ ئەویش بەڕێگەیەکی باش بەڵام دیوە خراپەکەی ئەوەیە کە تۆ دانیشی چاوەڕێ بکەی خۆت چۆنی مناڵەکە دوابێت کەواتە تۆ چیت کرد هاتی تاکێگا خۆ کۆپیە کرد لە خۆت هێنای دنیا ئەی نابێت جیاوازی هەبێ ئەی نابێت گۆڕانکاری هەموو بینی 10 ساڵێک جیل نوێ ئەبێتەوە و تۆ باوکێکی 20 ساڵ لە مناڵەکەت گەورەتری دایکێکی 20 ساڵ لە کچەکەت گەورەتری ئەتەوێت بە هەمان ئاراستی خۆتا بڕوە لە کاتێکا کەکرانەوەیەکی سەریع بە هەموو جیهانات تێپەڕێ نەکەر ئێمە کاتە لەم کاتەیە ئەم بەراوردکاریە ئەگەر بە دیوە باشەکە وەریگرین بتوانین هاوسەنگیە وەرگین بۆی ئینتیمانیشتیمانیەکە بمێنێتەوە ڕۆحی یارمەتیدان و هاوکاری و کۆمەڵایەتی بوونەکەی جاران بمێنێتەوە ئەبێت لەگەڵ سەردەمی ئێستایا دەمجیانکەین لەگەڵ سەردەمی ئێستایا بیگونجێنی بنمونە جاران کۆبوونەوەی عیلەی هەبوو هەمان کۆ ئەبوونەوە لە ماڵێکە ئێستا گەنج ئێستا حەزی بەمە نییە حەزەکە لە بری ئەوە کۆی بکەیت و ببێ بۆ فامیلی مۆڵ ئەمە بنمونە ئێڵم ببێ بۆ ماجدی مۆڵ قەیچێکە کۆیەکەمەوە بۆ ئەوەی کۆبوونەوە کۆمەڵاتیەکە بمێنێت بەس ئەیبم بۆ ئەو شوێنێک کە ئەو دڵی پێی خۆشە دڵنیا بە بەو شێوەیە ها کە ئەم سەردەمە و سەردەمی پێشوت بەیەکەوە دەمج کرد یان بنمونە لە شەیرین و بەخشندەی و بەخشینە جاران بە شێوازێکی تر بەخشینەکرا خواردن دروستەکرا ئەبرا بۆ هاوسەیەکان بنمونە کاسە دراوسەیەتیەکە لە ئێستایانە ئەمان حەزیان پێ کەمپین بکەن بچن لە دەرەوە ئیشی دەستی خۆیان بفرۆشنەوە پارە کۆبکەنەوە بیبەن بۆ نەخۆشخانەی هیوە بیبەن بۆ ماڵێک کە پێویستی پێێتی یقیچێکە چی لەمە جوانتر زۆر جار دایک و باوکەکان ئەڵەن کورە چیاوە لەمە بڕۆ بە بێدەن پارەکە بەرە بۆ فڵانەکە سو ئەها هەر بە تەریقە کۆنەکە خدە گەنجەکە ئەمە ناکات چکە ئەو ئێستا لە ئێستاە باو باوی ئەمەیە قیچێکە با جارێک ئەچینە دەرەوە گۆرانیەک بە پێی حەزەکەی ئەو بێ گۆرانێ پێی حەزی من بێ ئەو کاتە چاوەڕێکە تا سەری خۆیەتەوە گێلەوەی تۆ شەگرێت کات ئەبێ دایک و باوک لەبەرەوەی تۆ مناڵێکت هەیە گەشتۆتە قۆناغی هەرزەکاری و گەنجێکە لە ماڵەکەتە بەڕاستی بێ خۆشت بگونجێنیت وەکو ئەرکی لە پێشینەی دایک و باوکە مەجبورەکە مناڵێکی هێنایە دنیاوە هەر لە مناڵیەوە تا هەموو مەرحەلەکان خۆی لەگەڵا بگونجێنێ لە دوجاریش بەڕاستی زیینەتی ماڵن هەرزەکار خۆشی ماڵە بەڕاستی سعبەتیان خۆشە قسەیان خۆشە خۆ گونجێنن لەگەڵ هەنێشتا بتێونێتێت کە ئەم خۆشیەتایەتە بێ هەنێ جاریش تۆش لە ئاستەکەی خۆت بچیتە ئاستی ئەوە بۆی لی تێبگەی
کەمترین کێشە لەگەڵ یابێ ئەڵێ خۆی ئەو قۆناغی بەڕێ نەکردووە ئەمەنە بە شێوەیەکی نامۆ لەگەڵ مناڵەکە تەمەنا مامەڵاکە زۆر سپاس بۆ دەستان خۆش بێ سپاس بۆیەوە سپاس کاکە داریە زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئەو دیارە جوانی پێشکەشی ئەمەت کرد دەستخۆشی لێرەوە بۆ تۆ بۆ هاوڕێکانیشت کە توانیوتانەوە تیمێکی جوان دروستکەن دەستخۆشی بۆ خانەوادەکەت کە توانێتی بەم شێوازە پەروەردە بکە هیواداری نمونە و زیابێت و هیواداری خێزانەکان زۆر گرنگی بن بەم تەمەنی هەرزەکاریە چکە تەمەنی ئەستایرە وەکو مامۆستا ئیمان ئاماژەی پێیا ئەم گفتوگۆی ئێمەش ببێتە سوود بۆ ئەوەی کە بتوانین چ ڕێگایەک دۆزینەوە کە گونجاوە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم تەمەنە.